ئاری با لەوە دەست پێ بکەم بەڕاستی گەرمیان ناوی بەخۆیەتان سەری کە چەڵەستێنێ ئاخۆزگە بەوتەوە خوازم و خەڵکی سلێمانی کە هەمیشە کەشوهەوایەکی فێنیان هەیە لە هاینیشە زۆر بێتاقەت نابن سەرباری ئەوەی کە پلەکانی گەرمەش بەرز بێتەوە لە گەرمیان ئێستا پلەی گەرمی 37ەوە بۆ نیمەڕۆ ئەگات بە نزیکەی 40 و زیاتریش دیارە بە شێوەی گشتی سنووری گەرمیان و گەرمە سێر هەر لە خانەقینەوە تا کەلار و کفری و خورمات و کەرکووک بەردەوام هاوینەکەی گەرمە بە تایبەتیش کەلار و خانەقین و کفری پلەکانی گەرما لە هاویندا و بە تایبەتی ئاڵێ لە چلەی هاویندا ئەگاتە سەروی هەندێک جار 50 پلەی سلیزی و باش بیرمە 3 ساڵ پێش ئێستا خورماتوو لەسەر ئاستی جیهان پێنجەم شار بوو لە بەرزی پلەی گەرمادا ساڵی پار هەڵە نەبم خانەقین لە پلەی سێما بوو لەسەر ئاستی جیهان لە بەرزی پلی گەرمادا دیارە بە شێوەی گشتی ئێستا پلەکانی گەرما بە ڕێژێکی بەرچاو هەرچەندە گۆڕانکاری کەشوهەوا کاریگەری خۆی هەبووە بە تایبەتی کەمبارانی ئەم ساڵ یاخود مەودای کەمبارانی نێوان کاتەکان لە مانگ زیاتر باران نەباریوە وای کردووە کاریگەری خۆی هەبێت لە سەر گۆڕانی کەشوهەوا و لە 2 هەفتەی ڕابردوودا 2 شەپۆلی کۆلبارین سنووری عێراق و کوردستان و گەلمانی کردەوە ئەمانە بۆ خۆی هەمووی وای کردووە کە لایەنە پەیوەندیدارەکان بیر لەوە بکەنەوە چۆن هەوڵ بدەن لەگەڵ ئەم گۆڕانی کەشوهەوایە کەشێک بخۆڵکێنن کە کاریگەری زۆر لەسەر تەندروستی هاوڵاتیان نەبێت ئەوەی کە دەبینرێت لە ماوەی چەند ساڵی ڕابردووە ڕێژەی سەوزایی زۆر باشە و دواتر قسە لەسەرەوەکەین بەڵام ئێستا ئەگەر باسی پلەی گەرماکەین بەڕاستی ئێرە پلەی گەرمی زۆر بەرزە باشە کاروان هەرچەنە من گلەیەکم لێو هەیە لەو کاتەوە هەرەڵی ئاری من لێرە چیم کاکە گیان تۆزە بڵێ ئاری لانا سڵاتان لێبێ هەر سڵاوە لە منی شەر نەکرد قەی ناکە بەس با من پرسیارێکە لێ بکەم باسێکی ئەوم بۆ بکە با بزانم باش کەوتم سڵاوتان لێبێ هەردووکتانی گردەوە دوو خێزانی جوان هاوکار بەخوایتر ئێوە گەرمیانی یەکتان گرتووە ئەمڕۆ کاروان قەی ناکە بۆیە خۆم زیاتر بەلەو ئاری ڕۆیشتم ئەزانم ئەوەیە خۆشم باسم کرد ئەزانم بابەتەکە ئەوە بوو باسێکی ئەوم بۆ بکە ئامارێکم خوێنەوە پێش ئەم ڕاستەخۆی کە قسە لەگەڵ توای بکەم لە ساڵی 2022 کەسێک کە لە بواری ژینگە و کەژناسی ئەم بابەتانەیە باسی ئەوەیە کرد ئەوت ڕێژەی سەوزایی لە کەلار لە 105 لە ساڵی 2022 باسی ئەو بکەم با بزانم هەوڵەکان لەم نێوەندەیە چین بۆ ئەوەی ساڵ بە ساڵ ڕێژەی سەوزایی لە کەلار ڕوو لە زیاد بووم بکات بە شێوەی گشتی ئەوەی کە من لەگەڵ شارەوانیەکانی کەلار و کفری بە تایبەتی کە قسەم کردووە و بەردەوامیش ئێمە پشتیوانیان نەبین وەکو میدیا لە بەرەوەی ڕاگەیاندن کاریگەری خۆی زۆر هەیە بۆ شارکردنەوەی تاک لە پاراستنی ژینگە بە تایبەتی کە شارەوانی ماندووە بن لە ناندنی ڕواندنی نەمام و دواتر پاراستنی کە ئەرکی هەر هەمومانە شارەوانیەکان هەوڵەکانیان بەردەوام ئەگەر دیمەنەکانی پشتی منەوە ببینی ئەو نەمامانەی کە یاخود ئەو درختانی کە لە پشتی منەوەیە ڕێژەی سەوزایەکە زۆر زۆرەوە لە هەندێک شەقام و شۆستەکانی کەلاردا بە تایبەتی درەختەکان چوونە بە یەک ئاڵاون کە دیمەنەکانی بینی هەستەکەی لە وڵاتێکی ئەوروپای ئەمە خەمخۆری و دڵسۆزی هەم ژینگە پارێزان هەم شارەوانی دەرەخات کە دەیانوێت ڕێژەی سەوزایی زیاتر بکەنەوەی کە من داتام لایە کفری بۆ پێیکە بە درێژایی مێژوویەک لە پاکترین و سەوزترین شارەکانی عێراق بووە لە بە تایبەتی لە ساڵی باسی چلەکان و ئەوانە تا نزیکی هەفتاکانیش ڕکابەری یەکەمی هەموو عێراق و کوردستان بووە لە ڕێژەی بەرزی سەوزی و پاکی و خاوێنەکەیدا و ئێستاش لە کفری لەوێ شارەوانی بەردەوامە لە ڕواندنی نەمام لە دروستکردنی باخچە کاتێک گوزەر بە شەقامەکانی کفریاکەی هەست بە ئەوە دەکەیت تەنانەت لە ناو کوچە و کۆڵانەکانە ئەوە بینرێت لە دیوارەکاندا سندانە دانراوە و
گوڵ و گوڵزاری تیادا ڕوێنراوە کەلار بەگشتیش کە ناوەندی ئیداری گەرمیانە بە هەمان شێوە لە ڕووی سەوزای و ڕێژ کاروان حاڵتان لەگەڵ حاڵی خۆڵباری ناچۆن لە گەرمیان خۆڵباری شەشە لە سەدا و هەوڵەکانیش بەردەوامە بۆ پێی کەلار بەردەوام لە گەشەی فراوانبووندایە لەگەڵ گەشەی فراوانبوونەکەشدا ڕێژەی سەوزایی لە گەشە و زیادبووندایە ئەوش بە هەوڵی ژینگە پارێزانی و شارەوانی بە تایبەتی باشە کاروان باخچە لە دروستکردنی باخی دەستکرد و بۆ تایبەتی بۆ شوێنی گشتی خێزانەکان باخچە دروستەکرێت دروست کراوە ئەمانە هەمووی وا کات کە ڕێژەی سەوزای بەرەو کاروان گوێت لێمە بۆ ئەوەی کەشوهەوایەکی فێنێک بۆ هاوڵاتیان بۆ سنوورەکە دابین بکرێت لەگەڵ ئەوەی کە ناوچەکە گەرمە بە ڕواندنی نەمام واکات هەوایەکی پاک ئۆکسیجنێکی باش بەردەوام با کەشی ناوچەکە بدرێت ئەمە لەگەلایەکە لە لایەکی دیکەشەوە لەبەر ئەوەی بەردەوام کە شار لە گەشەدایە و دروستکردنی کارگە و هەروەها کۆمەڵێک کارکەی پیشەزازی بە مەرج ڕێگەیان پێدرێت کە گاکەکان دابنرێت بۆەوەی مەرجی ژینگەی تیادا بێت تاکو ژینگەی ناوچەکە بە پاکوخایانی بمێنێتەوە پارێزراو بێت ڕەواندنی نەمان بەردەوامەوە تاکی گەرمیان بەگشتی ماڵ بە ماڵ گەورە و بچووک لە خەمی ئەوەدان کە هەمیشە باخ و درەختەکان بپارێزن بۆ ئەوەی ژینگەیەکی تەندروست و پاک لە سنوورەکەیان بێت.